بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە ئەو کاتتان باش. زۆر خۆشحاڵم بۆ جارێکی تر دێمەوە خزمەتتان. ئازیزان، لە بەرنامەیەکی پێشوو لەگەڵ دکتۆر معتەسەمی تاتایی لەسەر مەسەلەی ئابووری دوای کۆڕۆنا لە ئاستی ئێران قسە و باسێکمان بوو. بەڵام ئێستا ئەمانەوێت لە بابەت مەسەلەی ئابووری لە ڕۆژهەڵاتی کوردستان لەگەڵ دکتۆر معتەسەم قسە و باسێک بکەین. کاک معتەسەم لە کۆبوونەوەیکە لە کۆنگرەی نەتەوەیی کە ئەساس کرابوو لەوێ سخەڕانەیەکی کرد و لەوێ ئاماروەرقامێکی بە تێروتەسەلی لە مەوردی وەزعیەتی ئابووری کوردستان بۆ بەشداربووانی ئەو کۆنگرەیە پیشاندا و معرفی کرد. لەو بەرنامە ئێمە بە وردی ئەچینە سەر ئەو بەحسانەوە دکتۆر معتەسەم کردی. دکتۆر معتەسەم بەخێرە بی بۆ بەرنامەیە و زۆر سپاس بۆ ئەوەی کە ئەو بەرنامە لەو بەرنامەیەدا میوانەی ئەم بەرنامەیە مابیت. زۆر سپاس، زۆر مەمنون، زۆر سڵام هەیە بۆ بینەرانی تلویزیۆنەکەتان و لە خزمەتتانە. دکتۆر معتەسەم شتێ هانیدایی بۆ ئەوەی ئێوە بە وردی بکەونە دوای ئەو مەسەلەی وە ئەو ڕۆخەولای قسەی لێ بکەین، یعنی پیاکردنی کێشە سەرجەکانی ئابووری لە کوردستانی ڕۆژهەڵات. ئەرز بکەم ئێمە باسی کۆنفرانسێکە بگەین کە چەند هەفتە لەوە پێش لە طریقی زوومۆ لە شاری ستۆکۆڵم بەرگوزار کرا کە ئەوەی کە من ئاگام لێتی تێدادێکی زۆریش بەشداریان کردبوو لەم کۆنفرانسا. دیارە کۆنفرانسەکە کۆنفرانسێکی مەزاجی بوو، ینی لە طریقی ئەم زوومۆ بشکری هین ئەچوە پێشۆ. ئەساسی شتەکە ئەمەیە کە من داوایان لێکردبوون لەو کۆنفرانسا لەسەر مەوزوعی قسە بکەم دواترەکەی خۆم کە بیرم لێکردۆ بە پێی ئەم تاقیقاتی کە من خۆم کردومە لەسەر ئابووری ڕۆژهەڵاتی کوردستان هاتمە سەر ئەو قەناعەتە کە ئەمە بکەم بە پەیپەرێک و لەم کۆنفرانسا پیشای لەواقع قسەی لەسەر بکەم. ئەمە لە نظر منەوە گرنگیەکی یەکجار زۆری هەیە کە ئێمە شارەزاییەکی تایبەتیمان ببێ لەسەر ئابووری ئەوڕۆی ڕۆژهەڵاتی کوردستان، بە تایبەت لە زاویەیەکی کارشناسیەوە، لە زاویەکی کارشناسانەوە. زۆرتر من هەدەفەکەم ئەوە بووە کە ئەمە پیشان بدرێ کە هەر بۆم دەلیلیشە هەوڵم داوە کە لەم لێکۆڵینەوە لەسەر مەجموعەیەک ئامار و ئەرقامی ئابووری کە ئەوەی کە لە دەسترسا هەیە لەسەر ئەوانە تاکید بکەم و خودی ئەم لێکۆڵینەوە سوارکەم لەسەر ئەم مەجموعە ئامار و ئەرقامی کە هەیە. دیارە خودی مۆزوعەکە گرنگیەکی زۆرتریشی هەیە لەو بابەتەوە کە ئەو ڕۆکانێ بەداخەوە وەزعیەتەکە زۆر خراپە لە ئابووری ڕۆژهەڵاتی کوردستانە. شتایەک هەن پەدیدەهایەک پەیدا بوون کە ئێستای تر بە ڕۆژە مراتب گەورەتر و گەورەتر ئەبنەوە، هەروەکو پەدیدەیەکی یەکجار زۆر ناخۆش بە پەدیدەیەکی نسبەتەن مهمیش ئەویش مەسەڵەن پەدیدەی کۆڵبەریە لە کوردستانە، هەروەها پەدیدەی دەستفرۆشی لە کوردستانە کە ئەمانە ئانەکە هەردووکیان بوون بە دوو دانیشتی زۆر گەورە و ئەساسەن ئەگەر کەسێک کە هەرێکێتی لێکۆڵینەوەیەکی ئابووری بکە بێ جوابێکی ببێ بۆ بە تایبەت ئەم دوو پەدیدە گەورە. و من لەم هەوڵەی کە داومە تەلاشم کردە کە پیشانی بم کە وەزعیەتەکە چییە لە باری ئابووریۆ و هەروەها بۆچی پەدیدەهایەکی ئاوا ئەبن بە پەدیدەهایەکی گەورە و ئەمدە کە ئەمڕۆکانێ دەرحاڵ بوون بە شتێکە کە تۆ ناتوانانی قسە بکەی لەسەر ئابووری ڕۆژهەڵاتی کوردستان و قسە لەسەر ئەم پەدیدەی کۆڵبەری یا پەدیدەی دەستفرۆشی نەکەی. ئەمانە مەجموعەیە شت بوون کە منی هەندا کە ماوەیەک تایبەتی وەختی خۆم سەرف بکەم لەسەر ئەم مەوزوعە و پێشم وایە ئەو شتانەی کە لەم کۆنفرانسا من لەسەری قسەم کرد مەوزوعاتێکن کە زۆر ئەساسی و مهمن
دیارە جیا لە تەواوی ئەم قسانەی کە ئێسش کردم هەدەفێکی تریشی من بوو ئەویشەوەی کە ئەمە بێ بە سەرەتایەک بۆ ئەوەی کە کەسانی تر یا ئەو کەسانی کە لە بواری ئابووریا کارەکەن پێکەوە بتوانین تەسویرێکی باشتر تەسویرێکی واقعبینانەتر لە کولی ئابووری ئەوڕۆی ڕۆژهەڵاتی کوردستان بین بەدەستەوە کە بتوانێت ئەمە یارمەتیمان با کە دواترەکەی بۆ ئەوەی کە بگەڕین بە شوێنەوە کە ڕێگە حەلەکان ئەتوانن چی بن بە شێوەیەک ئەکرێ مەسەلەن لەگەڵ ئەم پەدیدانە کەلانەکە هاتوون کە بەرەو بە تایبەت مەسەلەی کۆڵبەری و دەستفرۆشی چۆن ئەکرێ لەخەرە ئەمانە حەل بکرێت و هەروە بێتەوە مۆزوعهای ئالەم بابەتە من زۆرتر تەلاشەکەی من ئەو بووە کە بتوانێت ئەم شتانە ئەمە بشقە جێبەجێ بکرێت. بڵێ کاک مۆتەسەم پرسیارێکم هەیە ئەو سەرچاوانەی وا ئەم ئامار و ئەرقامەت لێ هاوردووە چەندێ جێگەی سیقەن ئایا ئامار وەرقامی دەوڵەتین یاکو منبعێکی کە بووە یا سەرچاوەیەکی ترن بۆ هێنانیەوانە؟ ئەرز بکەم ئەمە پرسیارێکی بەڕاستی زۆر جێ خۆیەتی لە سەرەتای ئەم بەحثنی ئەم دانیشتنی ئەمڕۆکەوانە قسەی لێ بکەین. مشکلێکی ئێمە زۆر جددیمان هەیە لە ڕابطە لەگەڵ مەسەلەی ئامار و ئەرقامە لە ڕۆژهەڵاتی کوردستانە. ئێمە موسسەیەکی سربەخۆ کە ئەم ئەرکەی لەسەر شانی خۆی دانابێ کە ئامار و ئەرقام کۆبکات و ئەم ئامار و ئەرقامە بڵاو بکاتەوە بەداخێکی زۆرۆ ئێمە ئەم موسسەمانە نییە و ئەتوانم بێژم ڕاستکەتان لێرە جێخۆیەتی زۆر بەڕاشکاوی و ڕخنەیەکیش بگرم لە ئەحزابی سیاسی ئۆپۆزیسیۆنی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستانە کە بەداخەوە ئەوانیش لەم ئەرسا کەم تەرخەمیەکی یەکجار زۆریان کردووە و هەوڵێکی وا نەدراوە کە ئەم بۆشاییە گەورە کە وجودی هەیە لەباری کۆکردنەوەی ئامار و ئەرقامەوە ئەقەدەن ئەرکەکەی ئەوان بیخەنە سەر شانی خۆیان و بتوانن لەم ئەرسا کارێکی تایبەتیان کردبێت. لە نەتیجا ڕێگایەک تەنها ئەمێنێتەوە بۆ کەسێکە کە ئەوێت لەباری ئابووریۆ لێکۆڕینەوەیە بکە لەسەر ئەو وەزعەکە ئەویش ئەوەیە کە ڕوو بکاتە ئامار و ئەرقامێک کە جمهوری ئیسلامی بڵاویەکاتەوە و منیش هەرم کارم کردووە و ڕوون کردە ئامار و ئەرقامەی کە بەتایبەت لە لایەن مەرکەزی ئاماری ئێران و بڵاوە کردێتەوە. منتها ئەم ئامار و ئەرقامە کە مرکزی ئاماری ئێران بڵاویەکاتەوە ئەساسەکەی بەر ئەساسی تەقسیماتی ئۆستانی ئێرانە. ئەمە خۆی وەختێکە ئەم تەقسیماتی ئوستانیە وجودی هەیە و ئامار و ئەرقامەکە مربوط بە ئوستانەکانە ئەمە خۆی کێشەیەکی تر دروستەکە بەڕاستی. کێشەکە ئەوەیە کە کورد لە ڕۆژهەڵاتی کوردستانە دابەش بووە لە بینی بەتایبەت چوار دانە ئوستانە. قسمێکی گەورەی کورد لە ئوستانی ئازەربایجانی غەربی ئەژی، قسمێکی گەورەی کورد لە ئوستانی کوردستان ئەژی، قسمێکی گەورەی کورد لە ئوستانی کرماشان و ئوستانی ئیلام ئەژی. خودی ئەم تەقسیم بەندیانە مەسەلەن بۆ نمونە وەختێکە تووشای ئوستانی کوردستانەکەین ئێمە لە ئوستانی کوردستانە دوو شارمان هەیە کە ئەم دوو شارە شارە کورد نین بەڕاستی، یەکێکیان قوروەیە ئەویتیان بیجاڕە، بەڵام ئامار و ئەرقامەکە مربوطێتە بە ئوستانی کوردستان. ئەمە خۆی کێشەیەک دروستەکە. ئەو وەختێکی تووشای ئازەربایجانی غەربی ئەەکەی ئەبینی مەسەن شاری بۆکان و مەهاباد و سەردەشت و پیرانشار و شنۆ ئەمانە جوزی ئازەربایجانی غەربی بە حەساودێن، بەڵام لە پەنا ئەویشا مەجموعەیە شار هەن کە لەم ئوستانان وەکو مەسەلەن خودی شاری ڕەزاییە و خۆی ماکۆ ئەمانە ئەبینین کە ئەمە شارهایەکن کە ئەم شارانە دیارە کورتیان لەو شارانە شائژی وەلێ بە تەواوی کوردنی. ئەوەیە کە ئەمە خۆی کێشەیەکی گەورەی دروست کردە. من شتێک کە لێرا کردومە لەم تاقیقا ئەوەیە کە هاتم زۆرتر تەمەرکوزەکەم قسەتە سەر ئوستانی کوردستان و ئەو ئامار و ئەرقامەی کە کۆم کردوێتەوە مربوطێتەوە بە ئوستانی کوردستان و پێم وایە کە ئەم تەسویرەی کە لە تەریقی ئەم ئامار و ئەرقامەوە لە
ئوستانی کوردستان ئەدرێت ئەتوانێت ئێمە یارمەتی بات کە ئەمە تەعمیم بینەوە سەر باقی ئوستانەکانی تریش یعنی مەسەڵەن وەختێکە قسە لەسەر بێکاری ئوستانی کوردستانەکەین ئەمەش تەعمیم بینەوە سەر ئوستانی کرماشان ئوستانی مەران ئوستانی ئیلام ئوستانی ئازەربایجانی غەربیش هەر بەو شکڵە جا ئەوەیە کە هەروەکو باسم کرد ئەمە شێوەیە بووە کە من ینی لەواقع ئەتوانم بێژم بە کەسێکی وەکو من تەحمێڵ بووە چون ڕێگا چارەیەکی تری نییە بەڕاستی خۆشم بەپێی ئەم وەزیەتێکە هەیە وانییە کە دەستڕەسی بۆ بێ کە خۆم هەستم بچم لەوێ ئەم ئامارەقامە خۆم کۆی بکەمەوە کەمە خۆی ڕێگەیەکە ئەدێک لەوانەی کە محققن کارەکەیان ئەساسن وەختێکە ئەگاتش نقطەیەکی وە خۆیان ئەچن مدەتێک مەسەن وەخت سەرفەکەن چەند هەفتەیە یا مانگێ دوو مانگ یا حتا زۆرتریش کە خۆیان ئامارەقامێکی قابلی لەواقع ئاعتماد کۆ بکەنەوە بۆەوەی کە بتوانن بیکەنە پاڵپشتێکی باش بۆ تاقیقەکەی خۆیان بەڵام خۆ ئەمە بەداخەوە لە اختیاری نییە ئەم انتخابە لە نەتیجا تەواوی شتەکانم هاوردەتەوە سەر خودی ئامار و ئەرقامی جمهوری ئیسلامی ئەتوانم لێرە ئشارەش بە شتێ بکەم کە جێگای خۆیەتی ئەوژەوەیە کە ئەو نەها وەزعیەتەکە خراپ هەیە کە خودی ئامار و ئەرقامی جمهوری ئیسلامیش بەڕاستی وانییە کە بتوانین شتەکە دابفۆشێ یعنی شتەکە وای لێ بکا کە مەسەڵەن فەرزکەین حاڵەتێکی پێباکە ئەو واقعیەتانەی کە هەیە بتوانێت سەرپۆشێ بخاتە سەری چون خودی ئامار بەو شکڵە ینی ڕۆشنە کە چ مشکلاتێکی گەورە لە ئابووری ئەم بەشە لە ئێرانە وجودی هەیە و ئەمە خۆی لەم ئامارۆقامە زۆر جوان دیار بەڵێ زۆر سپاس باسی وەت کردکە و ئامارۆقامە زۆر خراپە ینی زۆر تەکانداندەیە من پێم خۆش گەر بکرێ ئشارەی پێ بکەین وەزعی ئابووری کوردستان چۆنە ئەسان ئەکرێ نای بنین ئابووری بۆ معنایە کە مەراکزێکی تەولید هەیە لەوێ تعدادی خەڵک کارەکەن تەولید ئەەکەن کاڵاکانیان یا وەسایلێکە تەولیدی ئەەکەن بە فرۆشەگات تعدادێک نیروی کارەکە چنێکن ئایا ئەم تعریفە لە مەوردی کوردستانەوە قابلی قبول هەیە یاکو بەڕاستی عمل ناکات لەو بەشە لە کوردستان بەڵام ئەکرێ بۆ خۆشتان پیشانی بدەن بە دقت لە جاویە پرسیارە ئەرز بکەم ئەم پرسیارە ئەوەی کە من حاڵی هەم لە پرسیارەکە ئێوە ئەوەیە کە ئەم ئامار و ئەرقامە ئێژێ چی ئەم ئامار و ئەرقامە چی پیشانەدا واقعیەتەکان چین بە وەختە دوای ئەوە ئەم تاقیقەکە کراوە چۆتە سەر چی یعنی لەسەر چی قساکە چ شتایەک لەم ئابووریە هەیە کە تۆ توانی ئیسفادەی لێ بکەی بۆی کە ئابووریەکە بە باشی پیشان بیت ئەوەی کە من لەم تاقیقا کردومە ئەوش ئەوەیە کە هەواڵدەفا لە اقتصادی کەڵان و دەسم پێکردن اقتصاد دوو بەشن ینی دوو بەشی کامڵان ئەتوانین بێژم ئەنی لە خودی دانیشگایشە کە اقتصاد تەدریسەکرێت دوو بەشەکە بە جیاواز تەدریسەکرێت اقتصادی چکۆلە و اقتصادی گەورە مایکرۆئیکۆنۆمیکس ماکرۆئیکۆنۆمیکس ئەمە ینی ئەو کەسێک کاچێتە ساڵی ئەوڵی دانیشگای و اقتصاد دەخوێنێ ئەم دوو دەرسەی پێ تەدریسەکەن بە جیاواز چون ئەم دوانە بەڕاستیش جیاوازن شارەزایەکی منیش لەباری اقتصادیۆ لەسەر بەشە چکۆلەکە نیە بەڕاستی من لەسەر بەسە شکۆلەکە زۆر کەم شتەزانم من زۆر شارەزاییم هەیە لە بەشە گەورەکە و ئەم بەشە گەورەیش مەجموعەیەک فاکتۆر هەیە کە لەم فاکتۆرانە ئیسفادەکرێت بۆی کە تۆ بتوانی اقتصادی شوێنێک پیشانبەی و اقتصادەکە پیشانی بی کە لە چ وەزعیەتێکا قەراری گرتە چوار دانە فاکتۆری گەورە هەن بۆ اقتصادی کەڵان کە ئیسفادەی لێکرێ لە ڕابطە لەگەڵ ڕۆژهەڵاتی کوردستانە ئێمە ناتوانین لە دوانیان ئیسفادە بکەین چونکو دوانەکە مربوطێتەوە بە شتێکی گەورەتر لە سەتی وڵاتەکە ئەتوانی ئیسفادەی لێ بکەی بەڵام دوانەکەی تریان ئاسانترە دوانەکەی تریان ئیمکان پەزیرە
کە تۆ ئیسفادەی لێ بکەی و اقتصادەکە پیشان بی کە لە چ حاڵ وەزعێکە هەیە. ئەم چواردانە فاکتۆرە بە تەرتیب ئامانن. یەکێکیان گەشەی ئابوووریە کە ئێمە ناتوانین زۆری قسە لەسەر بکەین چونکو ئەمە لەم گەشەی ئابوووریە ئەبێ تۆ قسەکەی لەسەر اقتصادی ئێران، بەنابەری ئەمە دانێکیان. دانەیەکی تریان شتێکەیە کە لە ئینگلیسیەکە پێژن بالانس ئۆف پیمنت. ئەم بالانس ئۆف پیمنتە ئیسفادەی لێ کردە بۆ مراوەدەی وڵاتێک لەگەڵ وڵاتێکی ترا کە ئەمەش بازم لەم تەزیە و تەحلیلات ناتوانین ئێمە ئیسفادەی لێ بکەین چون ئێمە قسە لەسەر وڵاتێک ناکەین. بەڵام دوانی تریان هەیە کە ئەم دوانە یەکجار فاکتۆرهایەکی مهمن. ئەگەر بە وردی قسەی لەسەر بکرێ و بە ڕۆشنی قسەی لەسەر بکرێ زۆر واقعیت پیشانەدا بەڕاستی. بەڵام منزومەیەکە ئەم دوانە حاڵەتێکیشیان هەیە. حاڵەتەکە ئەوەیە کە تعریفهایەکی سادەی لەسەر کراوە، خەڵکیش ئاشنان لەگەڵی، منتەها احتیاجی بە تەزیە و تەحلیلێکی ئەمیقتر و قوڵتر هەیە. ئەم دوو دانەیەکیان بێکاریە، دانەیەکیان تەوەڕمە. ئەگەر ئەم دوو دانە بە ڕۆشنی تەزیە و تەحلیل بکرێ ئەکرێت بەڕاستی تەسویرێکی نسبەتەن ڕۆشن لە وەزعیەتەکە با بەدەست بێنەوە بە ئێزافەی مەجموعەیەشتی تر کە ئیتر لە چوارچێوەی اقتصادی کەڵانە، فاکتۆرهای اقتصادی کەڵانە نییە. بەڵام بازم ئەوانیشە ئەتوانن یارمەتیەکی یەکجار زۆری ئێمە بن کە وەزعیەتەکە بە ڕۆشنی بتوانین دەرکی بکەین. ئەگەر من لێرەوە لەم اقتصادی کەڵانەوە دەست پێ بکەم بە تایبەت ئەم دوو فاکتۆرە بێکاری و لەگەڵ تەوەڕما، ئەم ئامار و ئەرقامەی کە لە مرکزی ئاماری ئێران بڵاوی کردێتەوە و مربوطێت تۆ بە ئوستانی کوردستان زۆر بە ڕۆشنی ئەم وەزعیەتە پیشان ئەدا. جا من ئەگەر ئیجازە بن ئەچم بە وردی ئەچمە ناو ئەمە و دواترەکەیشی ئەچمە سەر باقی ئەو فاکتۆرانەی کە من پێم وایە فاکتۆرهایەکی ئەساسی و مهمن و ئەبێ قسەیان لەسەر بکرێ کە کولی ئەم فاکتۆرانە ئەگە قسەی لەسەر کرا ئەم جارەکانی دوای ئەوە ئەم تەسویرە کە ئەم اقتصادە وەزعیەتەکەی چۆنە زۆر ڕۆشنتر دەرەکەوێت. جا من پاوەرپۆینتێکم هینێ ئامادە کردە ئەلانەکە ئیجازە بن لەگەڵ تەسویری هینەکەی ئێوە پیشانی ئەدەم. ئەمە شتەکە بەم شکلەیە. ئەرز بکەم لێرە ئێمە لێرە ئەگەر تەوەجۆ بکرێت ئەمە ئامارێکە کە مرکزی ئاماری ئێران بڵاوی کردێتەوە، مربوطێت تۆ بە ڕێژەی بێکاری لە کولی ئێرانە بەر ئەساسی ئوستان. ئەگەر تمشای تەرەفی چەپەکە بکەین، تەرەفی چەپەکە ئێمە پیشان ئەدرێت کە جەمعیەت لە کوردستانە، جەمعیەتی 10 ساڵ بەرەو ژوورتر لە کوردستانە چەندێکە. ئەو ئەستێرەی کە من لەم سلایدا لەواقع لە ئەم بارچارتەی تەرەفی چەپە هێناومە کوردستان پیشانەدا، ئەمە پیشانی ئەدا کە جەمعیەتی کوردستان یا جەمعیەتی ئوستانی کوردستان جەمعیەتێکی نسبەتەن زۆری هەیە بە نسبەتی ئوستانەکانی تری ئێران. ئەبینین کە تەنها ئوستانی مەسەلەن زنجان، کرماشان، ئەردەبیل، گیلان، مازەندەران، خۆراسان، هۆرمۆزگان، هەمەدان ئەمانە جەمعیەتیان زۆرترە لە کوردستان. ئەینا کوردستان لە باقی ئوستانەکانی تری ئێران جەمعیەتی زۆرترە. ئەمە لە تەرەفێک و ئەمە زۆر بە ڕۆشنی دیارە. تەرەفی ڕاستی ئەم سلایدە کە هەیە مربوطێت و بە بێکاری لە ناو جەمعیەتی 10 ساڵ بە باڵادا کولی ئێرانە. ئەو خەتە سوورە کە هەیە لە ناوەڕاستە ئەوە حەدی متەوەستی بێکاری پیشان ئەدا لە کولی ئێرانە. ئەو وەختە ئەو ئوستانانەی کە لە ژێر ئەم خەتە سووران بێکاریەکەیان لە حەدی متەوەست کەمترە. ئەو وەختە باقی ئەو ئوستانانەی کە لە سەروی خەتە سوورەکەەوە قەراریان گرتە ئەبینین کە ئەوانە ئوستانهایەکن کە بێکاریەکەیان لە حەدی متەوەستی ئێران زۆرترە.
ئوستانی کوردستان تعدادی بێکارەکەی تەنها لە ئوستانی کرماشان، لۆرستان، چارمەحال و بەختیاری، خوزستان کەمترە. ئەینا لە باقی ئوستانەکانی تری ئێران تعدادی بێکارەکەی زۆرترە. ئەمە ئامارێکە، منتها ئەم ئامارە بە شکلێکی دەقیقتر لە سەفحەیەکی ترا وجودی هەیە کە ئەم سەفحەی بعدێتان ئەلان پیشانەدەم کە پیشانی ئەدا کە وەزعەکە بە شێوەیەکە لە ڕابطە لەگەڵ سن و ساڵە. ئەم سلایدی بعدیەی کە ئەلانەکە وجودی هەیە تەرەفی چەپەکەی پیشان ئەدا کە لە کوردستانە جەمعیەت چۆن تەقسیم بووە، یعنی ئەو تەرەفی چەپە بە ڕۆشنی پیشانی ئەدا کە چ گروهێکی سنی زۆرترین گروهی سنین لە جەمعیەتی ئەوڕۆی ئوستانی کوردستانە. زۆر بە ڕۆشنی دیارە ئالێرا کە ئەبینین جەمعیەتی گروهی سنی 24 ساڵ تاکو 20 تا 24 ساڵ ئەمە زۆرترین جەمعیەتی سنیەکە کە لە ئوستانی کوردستانە وجودی هەیە. تەقسیمیش کراوە لە بینی پیا و ژنە، هەردووکیان هەم لە بینی پیاوە هەم لە بینی ژنە پیشان ئەدرێت کە ئەم گروهە سنیەی بینی 20 تا 24 ساڵ گەورەترین گروهی سنی ئوستانی کوردستانە. ئەمە یەک واقعیەتی زۆر ڕۆشن بە ئێمەیەژێ، ئەویش ئەوەیە کە جەمعیەتی کوردستان، ئوستانی کوردستان جەمعیەتێکی جوانە، یعنی جەمعیەتێکە کە وەختێکە کە نێژین ئەمە گەورەترین گروهی سنیە بینی 20 تا 24 ساڵ بە ئێمەیەژێ کە ئەم جەمعیەتە جەمعیەتێکی پیر نییە، جەمعیەتێکی بە نسبەتی خۆی یەکجار زۆر جوانە. لە تەرەفی ڕاستی ئەم سەفحە بە ڕۆشنی پیشان ئەدرێت کە ئەوانەی کە متەقازی کار بوون لەواقع متەقازیانی کار ئەم لەواقع بارە قاوەیەیە، ئەبینین کە ئەم بارە هیشماندەرا هەیە کە مربوطێتەوە بۆوانەی کە بە تعدادی ئەوانەی کە لەناو ئەم جەمعیەتا کە تەقازای کاریان کردە چەندێکیان توانیانە کار پیا بکەن. فاصلەی بینی ئەم دوانە لەواقع ئەوانەی کە کاریان پیا کردە بەشە قاوەیەکە لەگەڵ ئەم بەشە سەوزەیە بە بەشە ئاویەکە ئەمە میزانی بێکاریەکە پیشانەدا کە ئەم میزانی بێکاریە و بە نسبەتی خۆی واقعاً وحشەتناکە، چونکو ئەبینین کە فاصلەی ئەم دوودانە بارە بە تۆری واقعی یەکجار زۆرە و ئەمە بە ڕۆشنی پیشان ئەدرێ کە ئەم جەمعیەتە جوانەی کە ئەو ڕۆکانێ لە ئوستانی کوردستانە حزوریان هەیە، ئەم جەمعیەتە جوانە بەشێکی عومدە و بەشێکی گەورەی بێکاری. کاکماتەستان ببەخشە ئەو تاریخانەی چونکی لەناو سەفحەکە و ور دیارە بێ زەحمەت پێمان بڵێ مربوط بە 100 ساڵ هەیەکرد تازەترینەکان کە هەیە لێرە ساڵی 1397 یعنی ئەمە ئاماری لەواقع 3 ساڵەوە پێشە، ئەوەی تریان ساڵی 1996 95 94 93 تازەترین ئامارێکە خودی ئەم لەواقع مرکزی ئاماری ئێرانە بڵاوی کردەوە مربوطێتەوە بە ساڵی 1000 لەم بابەتەوە ساڵی 1397 کە ئەمەیەکە لێرا لە سێڕاستە وجودی هەیە. ڕۆشن بوو قسمەتە ڕۆشن بوو، بەڵام لەم لایشەوە وەختێ نەفەرەکان پیشانەدا معنای چەند نەفەرە لەیان نووسیوتە. ئەرز بکەم لێرا ڕاستەکە گەرەکە ئەو مەسلەی هینە مقایسەی سینیەکە لێرا کە وەختێکە تمشایەکەی لێرا نووسەتی ئەم عەدەدەکە لێرا هەیە، ئەم عەدە حدودی یعنی هاوردیەتەوە بۆ دەوروبەری 100,000 کەس تەوەجۆ فەرمی ئەو وەختە لێرەش و 800,000 کەسە، منتها دیارە ئەمانە هاتێن هینەکەیان شکۆلە کردێتەوە، سکێڵەکەیان شکۆلە کردێتەوە باشە بەو دەلیلە، بەڵام هاوردیانە لە
حەدی 100,000 کەسا پیشانیاندا و لە حەدی 100,000 کەس بۆ ژن لە حەدی 100,000 کەس بۆ پیاو ئالۆ حەدا پیشانیاندا. ئەمە من پێما بێ بە دەرەجەیەکی یەکجار زۆر ڕۆشنە کە ئەم دوودانە واقعیەتە هەیە لێرە جەمعیەتی یعنی لەواقع گروهی سنی جوانی کوردستانی کوردستان کەەوە زۆر بە ڕۆشنی لەم ئامار و ئەرقاما هەیە و هەروەها ئەم گروهە سنیە عومدەیان و ئەکسەریەتیان بێکارن. ئەمە واقعیەتێکی یەکجار زۆر ڕۆشنە لە رابطە لەگەڵ ئەم شتا کە ئەو ڕۆکانی لە کوردستانە هەیە. کاک معتەسەم بەڵێ لە دەستی ڕاستەوە باسی ئەوەتان کرد کە ئەوانەی وا متەقازیانی کارن و ئاویەکەیش ئەو قسمەتانەیە کە بێکارن، ئایا ئەوە شاملی هەردوو ڕەگەزەکارێ هەم ژن و پیاو یا هەم ژن هەم پیا دقیق چون ئالێرا بە ڕۆشنی نووسرا ینی ئەم ڕەنگەی کە لێرا هاتووە کە ئێوە خوشتان چاوتان پێکەوێت من وەختێ مۆزەکەم ئەو متەقازیانی کارن ئەمانیش نووسراوە بە کار گوماردە شودەگان یعنی ئەوانەی کە کاریان پەیدا کردووە فاصلەی ئەم دوانە بێکاریەکە پیشانە کام فاصلەیەکەیتر لێرە ساڵی 1390 ئەم فاصلەیە 96 ئام فاصلە گەورەیە بەم تەرتیبە هاتووە. ئەمە ڕۆشنەی توانە بەڵێ ڕۆشنە فەرمە. یەک نوکتە کە لێرە ئەبێ شارێ پێ بکرێ ئەوژەوەیە کە وەختێکە جەمعیەتی جوانی وڵاتێک یا شوێنێک کاری هەیە ئەمە ئەتوانێت بۆ ئەو وڵاتە دەستکەوتێکی یەکجار زۆر گەورە بێ. دلیلەکەیشی چییە؟ دلیلەکەی ئەوەیە کە وەختێکە ئەم جەمعیەتە جوانە کاریان هەیە دوو کار هاوزەمان ئەنجامەدەن، هەم خۆیان ئەژێنن و هەم ئەوانەی وا پیر و پەککەوتون لە جامعەکە و ناتوانن کار بکەن ئەوانش ئەژێنن لە تەریقی چیۆ؟ لە تەریقی ماڵیاتۆ. یعنی وەختێکە کەسێکی جوان کاری هەیە دوو شت تەولید دەکا، یەک شت تەولید ناکە. یەکێکیان دەرامەدێک تەولید دەکا بۆ خۆی بۆ خانەوادەکەی یا بۆ خۆیان، دەرامەدێکیش تەولید دەکا بۆ دەوڵەت لەواقع و ئەمە وەختێکە کە کار ببێ ئەم اتفاقە زۆر بە ڕۆشنی ئەتوانێت بکەوێ و ئەم لەواقع مەزیەتە دوولایەنە متحقق ببێت. هەم بتوانێت ئەم کەسە جوانەکە کارەکە خۆی بژێنێ، هەم هاوزەمانیش بتوانێت لە تەریقی پەرداختی ماڵیاتۆ کۆمەک کا بەوەی کە ئەو کەسانەی کە کار ناتوانن بکەن بازنشست بوون ئەو وەختە دوایەوە احتیاجیان بە دەرحاڵ کۆمەکای دەوڵەتیە بتوانێت کۆمەک بەوانە بکە. ئەمە ئەم دوودانە مەزیەتە گەورە لە حاڵەتێکە کە ئەو کەسە کاری هەیە. وەختێکە کاری نییە ئەم مەزیەت ئەم خراپی مەسەلەکە ئەبێ بە دوان ئەمجارە، یعنی نەتەنها خۆی کاری نییە نایشتوانێ کۆمەکیش بکە بە لایەنێکی تر، نایشتوانێت کۆمەک بکە بە ئەو کەسانی وا دەرحاڵ احتیاجیان بە کۆمەک هەیە بە عیلەتێکی خۆیان ناتوانن کار بکەن. منزومەوەیە کە لێرا بە ڕۆشنی ئەبێ ئێمە پیشانی بین وەختێکە کە ئامار و ئەرقامێکی ئاوا هەیە لەم حەدا کە بێکارێکی زۆر وجودی هەیە، وەختێکە لە فاصلەیەکی ئەبم شقە وجودی هەیە لە بینی ئەوانەی وا کاریان هەیە و ئەوانەی وا کاریان نییە، تەأسیرە منفیەکەی تەنها لایەنێک نییە، تەأسیرە منفیەکەی چەندین لایەنەیە کە ئەمە شتێکە کە لە رابطە لەگەڵ مەسەلەی بێکاریە دەبێت زۆر بە دقت و قسەی لەسەر بکەین. ئەمە یەکێ لە فاکتۆرهای گەورەی ئابووری کەڵانە کە من دواترەکەشی ئەگەڕێمە بۆ سەر ئەمە چون ئەمەوێ ئەلانەکە ئەمە ئاوێتەی شتێکی تر بکەم.
دوومین فاکتۆری گەورە مربوطێتەوە بە مەسلەی تەوەڕم. ئەم مەسلەی تەوەڕمە جگای خۆیەتی چون بە عنوانی ئەمە دوومین فاکتۆری گەورەی ئابووری کەڵانە ئەبێ قسەی لەسەر بکرێ. ئەمەش واقعیەتێکی تایبەتی لە رابطە لەگەڵ ئەو ڕۆی اقتصادی ڕۆژهەڵاتی کوردستانە بە ئێمەێژێت. ئەم ئامارەی کە لێرا هەیە هەروەکو ئەوەی کە لە پێشوو شارەم پێکرد، ئەو خەتە سوورەی کە لێرا ئەبینژێت ئەوە حەدی متەوەستی ڕێژەی تەوەڕمە لە کولی ئێرانە. ئەو ئوستانانەی کە لە ژێر ئەم خەتە سووران تەوەڕمەکەیان لە حەدی متەوەستی تەوەڕمی ئێران کەمترە، ئەو ئوستانانەی کە لە سەروی ئەم خەتا قەراریان گرتە تەوەڕمەکەیان لە حەدی متەوەستی تەوەڕمی ئێران لە سەرۆترە. ئەبینین ئەو ئەستێرەی کە من لە پەنای کوردستانە لێم داوە ئالێرا زۆر بەڕاحەتی پیشانی ئەدا کە تەوەڕمی ئوستانی کوردستان لە حەدی متەوەستی تەوەڕمی کولی ئێران زۆرترە. و ئەگەر هەر بازم ینی قسەکە لە ئوستانی کوردستان بەرینە ئەولاوە، ئەبینین ئوستانی ئیلام گەورەترین تەوەڕمی هەیە لە کولی ئێرانە. ئەمە زۆر زۆر بەڕۆشنی لێرا هاتووە. ئەو وەختە هەروە بێتۆ ئەبینین کە دەرحاڵ ئەم واقعیەتە هەیە لە رابطە لەگەڵ ئەگەر ئوستانی کوردستانەکە بازن مەبنا قرار بین، تەوەڕم لە ئوستانی کوردستان تەوەڕمێکی نسبەتەن زۆرە لە مەقامی مقایسە لەگەڵ باقی ئوستانەکانی تری ئێرانە. جا ئەمە چی دروستەکە؟ ئەمە لەواقع ئەتوانێت چی با بە ئێمە لە ئەم تەزیە و تەحلیلە؟ کاکمە هەتەسەم ببەخشە، ئایا لەو میزانی تەوەڕما ئەو ئوستانانەی تر ئیشارەتان کرد بە ئوستانی ئیلام، بەڵام ئوستانی ئازەربایجانی غەربی لەو شوێنە لەکوێ قەراری گرتووە؟ با هیزگاری با ئەوەی شەر بزانین. بەڵێ، ئازەربایجانی غەربی تەوەڕمەکەی لە خوار تەوەڕمی کوردستانەوە، بەڵێ لە خوار کوردستانە و لە خوار حەدی متەوەستی ئێرانی شوەیە. بەڵێ بەڵێ ئەوە لە رابطە لەگەڵ ئەم دوو فاکتۆرە گەورەی ئابووری کەڵانە. یەکێکیان بێکاری، ئەوی تریشیان تەوەڕم. ئەگەر ئەم دوانە هەردووکیان بەیەکۆ لەسەرۆ بن، معمولاً لە اقتصادهای ئاساییە، لە اقتصادهایەکە کە مشکلاتی جدیتیان نیە، اقتصادەکە بە شێوەیەکی نسبەتەن باش ئەچێتە بەرۆ، ئەم دوانە ئەبێ لە جەهەتی مخالفی یەکترا حرەکەتکەن. کاتێکە تەوەڕم لە سەرۆیە ئەبێ بێکاری لە خوارۆ بێ، و یا کاتێکە کە تەوەڕم ها لە خوارۆ ئەبێ بێکاری لە سەرۆ بێ. یعنی ئەمانە لە اقتصادهای معمولیە بەرعکسی یەک ئەچنە بەرۆ، جەهەتەکانیان یەکێ نییە، یعنی هەردووکیان بەیەکۆ بچێتە سەرۆ، هەردووکیان بەیەکۆ بچێتە خوارۆ. لە اقتصادهای معمولیە وەختێ دانەیەکیان ئەچێتە سەرۆ، ئەوی تریان دێتە خوارۆ. کاتێکە لە شوێنێکە تەوەڕم ها لە سەرۆ، هاوزەمان بێکاریش ها لە سەرۆ، ئەمە لە اقتصادا شتێک دروستەکە بە ناوی ستاگفلیشن. ئەمە لە کتێبی اقتصادی ئێرانیە بە فارسیەکەی پێژن بێکاری تەوەڕمی. کوردیەکەی من بەڕاستی نازانم سپادێنی لە شوێنێک نەمدیوە کێچ چۆنیان تەرجمە کردەتۆ. دەرحاڵ ئەگەر مەبناکە دابنین بەرەساسی ئەوە کە ستاگفلیشن یاک و بێکاری تەوەڕمی هەرکام چنە دوانەیەکێکن دابنین، وەختێکە شوێنێک ستاگفلیشنی هەیە، بێکاری تەوەڕمی هەیە، ئەو اقتصادە تووشی یەکێ لە مزمنترین و خراپترین وەزعیەتی ئابووری
قەراری گرتە. بۆچی؟ دەلیلەکە ئەمەیەکە ئەم جامعە پیشان ئەدرێ کە تێدادێکی یەکجار زۆری خەڵکەکەی بێکارن، لە عینی حاڵیشە مرەتەب لە قودرەتی خەریدیان دێتە خوارەوە. چونکو تەوەڕۆم معناکەی چییە؟ معناکەی قودرەتی خەریدە. بە خاتری چی؟ وەختێکە تەوەڕۆم ها لە سەرۆ یا تەوەڕۆم مرەتەب ئەچێتە سەرۆ، بەو میزانە کە تەوەڕۆم ئەچێتە سەرۆ، بەو میزانە قودرەتی خەرید دێتە خوارەوە. وڵاتێکە کە خەڵکەکەی بێکار بێ و هەروەها مرەتەبیش قودرەتی خەریدەکەی کەم و کەمترۆ بێتەوە، ئەو ئیقتصادە بەرەو وەزعیەتێکی یەکجار زۆر خراپ ئەڕوا کە ئێمە ئەو ڕۆکانێ بە پێی ئەم ئامار و ئەرقامەی کە خودی جمهوری ئیسلامی بڵاوی کردەوە زۆر بە ڕۆشنی ئەتوانین نیشانی بین کە ئەم ئستاگفلیشنە یا ئەم بێکاری تەوەڕۆمیە لە ئوستانێکی وەکو ئوستانی کوردستانە زۆر بە ڕۆشنی وجودی هەیە و ئەمە ئەو ڕۆکانی بووەتە مشکلەیەکی هەرە گەورە لە رابطە لەگەڵ وەزعیەتی ئابووری خەڵکی ئەمڕۆی ئەم بەشە لە ئێرانە. جا ئەمە شتێکە کە ئەبێ قبولی بکەین و لە ناو ئەم تەزیە و تەحلیلە ئەبێ زۆر بەڕاشنی بە نظری من ئەبێ لەبیر بمێنێ. ئەویش ئەوەیە کە وەختێکە ئێمە قسە لەسەر ئابووری پارێزگایەک یا ئوستانێک وەکو ئوستانی کوردستان ئەەکەین، ئەمە زۆر بە ڕۆشنی دیارەکە لەم ئوستانە ئستاگفلیشن هەیە، بێکاری تەوەڕۆمی هەیە کە هەروەکو باسم کرد ئەمە یەکجار زۆر خەتەرناکە، یەکجار زۆر ماڵوێرانکەرە و ئەتوانێت پەیامەتهای گەورەی لەواقع اجتماعی بەشۆنەوە بێ. و من لام وایە دواترەکەی شەربازم دێمەوە سەری، ئەگەر ئێمە تەزیە و تەحلیلی مەسەلە و تەزیە و تەحلیلی مشکلەی گەورەی کۆڵبەری ئەەکەین یاکو مشکلەی گەورەی دەستفرۆشی ئەەکەین لە ئەوڕۆی ئابووری ڕۆژهەڵاتی کوردستانە، ئەم مەسئلەی ئستاگفلیشنە یا ئەم بێکاری تەوەڕۆمیە یەکێ لەو فاکتۆرە گەورانەیە کە وجودی هەیە. ئەمە هەروەکو لە ئەوڵی قسەکانمان لەم بەشا ئشارەم پێکرد، ئەمە دوو فاکتۆری اقتصادی کەڵانن کە ئەتوانن یارمەتی ئێمە بن کە ئەم اقتصادە مەوردی بەڕاستی قەرار بین و پیشانی بین کە چ وەزێکی هەیە. من ئێستا ئەچمە سەر فاکتۆرێکی تر کە فاکتۆرێکی گرنگە و ئەبێ لێرا قسەی لەسەر بکرێ. ئەویش لەوە بچینە سەرەوە من پرسیارێکی بچووکم بوو لەم زمینە. وەخت ئێمە ئەڵێن ئەکری ئەلبەتە تەسئینەکە جارە فعلەن لا بەبێ جا دوای بینەوە سەری ئەگەر بێت ئەجازەکەم بە بێرمەوە. وەختی ئێمە ئەڵێن قودرەتی خەرید نییە، یعنی کەسێک کە بێکار بێت تەبعەن ناتوانێت خەرید بکات. قودرەتی خەرید عیبارەتە لە مەسەلەی ماڵ، مەسەلەی خۆراک، پوشاک، وەسایلی حەمل و نەقل، چوون بۆ لای دکتۆر، کۆڵێک لەو شتانە ئەوانە بالاخەرە بە پۆڵە کرێت. کەسێک قودرەتی خەریدی نەبێ نییە. لە لایەکی تریشەوە مەسەلە تەولیدە. ئایا تەولید بە میزانی کافی هەیە کە یا لە مەرکەزەوە بێ یا لە خودی ئەو ڕۆژهەڵاتی کوردستانە ببێت کە یعنی تەولید ئەوەندە زۆر بێت کە کەس پوڵی نەبێ بیسێنێت. ئایا بۆ شکڵە هەیە یا لەو لاشەوە تەولیدەکەیش هەر لە بەشکلێکی خراپە چێتە پێشەوە یان نییە، یا وەسایل لە دەسڕەسان نییە بۆ خەڵک؟ بەڵێ منیش ئەلان کە ئەمویست بچمێنی لەواقع بچمە سەر فاکتۆرەکانی تر. ئەلان لەسەر مەسەلەی سەرمایە گوزاری قساکەم شتەیەکە پیشانیەدەم. جا دوای ئەویشە ئەچمە سەر کولی تەولید لە کوردستانی کوردستانە زۆر بە ڕۆشنی ئەتوانم جوای پرسیارەکەی ئەوە بە مۆدواترەکە. بگەڕێمە بۆ ئەو شتەی کە لەواقع ئەو سلایدانەی کە هەیە ئەم جارەکانەی ئەدامی قسەکانم ئەدەم. ئەرز بکەم شتێکە لێرا هەیە مربوطێتەوە بە سەرمایە گوزاری دەوڵەت لە پارێزگای کوردستانە.
ئەمە یەکێتر لە فاکتۆرهای زۆر زۆر ئەساسیە بەڕاستی ئەگەر ئەمە جوان بەڕاستی بکرێ زۆر ڕۆشن شت بە ئێمێژێ ئەمە بۆ مهمە دلیلەکەی زۆر ڕۆشنە ئەویشەوەیە کە بەشی خصوصی لە پارێزگای کوردستانە یا ئەسەن لە کولی ڕۆژهەڵاتی کوردستانە یەکجار زۆر زەعیفە و انتظارێکی ئەو تۆیش لە بەشی خصوصی نییە کە بتوانێت لەواقع سەرمایە گوزاریەکی ئەو تۆ بکە لە ڕۆژهەڵاتی کوردستانە دلیلەکەی ئەوەیە کە وەختێکە ئێستا ئێمە تەمەرکوزکەینە سەر سەرمایە گوزاری دەوڵەتی ئەمە دەرەکەوێت کە بۆ سەرمایە گوزاری خصوصی بە هیچ عنوان ئەو هینەی نییە ڕەغبەتەی نییە کە بێت لە کوردستانە سەرمایە گوزاری بکە ئەم ئامارەکە لێرا هەیە یەک شت پیشانەدا کە یەکجار زۆر جالبە ئەویش ئەوەیە کە میزانی ماڵیاتێکە کە دەوڵەت لە ئوستانی کوردستان کۆیەکاتەوە میزانی ماڵیاتێکە لە دەوڵەت لە ئوستانی کوردستان کۆیەکاتەوە ئەم ماڵیاتە بە تۆری واقعی زۆر بە ڕۆشنی بە ئێمێژێ کە لە کوردستانە سەرمایە گوزاریەک وجودی نییە کە تاکو ماڵیاتێکیشی لێ بدرێت ئالێرا وەختێکە تمشایەکەین و ئەستێرەکە لێرایە و کوردستانیش ئالێرایە دەوڵەتی جمهوری ئیسلامی کەمترین ماڵیات لە کوردستان کۆکاتۆ و ئەتوان بێژم ئەگەر تمشایمەکە بکرێ کوردستان جزئی وڵات جزئی وستان هەیەکە کە کەمترین ماڵیاتی تایە ئەمە زۆر بە ڕۆشنی نیشانی ئەدا کە لەم ئوستانە ئەساسەن فعالیەتێکی تەولیدی بەو شکلە وجودی نییە ئامار و ئەرقامی ساڵهای مختلفی ئێران ئەگەر تمشا بکرێت بە ڕۆشنی ئەمە لە ناو ئامار و ئەرقامی مرکزی ئاماری ئێرانە هەیە کە میزانی سەرمایە گوزاری دەوڵەت لە ئوستانی کوردستانە 1% لە ساڵە یعنی ئەمە هەم بۆ ساڵی مەسەلەن 1399 ببخشن 1398 وایە 97 وایە 96 وایە 95 وایە بۆ باقی ساڵەکانی تریش یعنی بە هیچ عنوان دەوڵەتی جمهوری ئیسلامی و ئەو شرکەتانەی کە سەر بە دەوڵەتی جمهوری ئیسلامی و ئەو شرکەتانەی کە سەر بە ئۆرگانیزیشن هایەکی وەکو سپای پاسداران یاکو بنیادهای مختلفی جمهوری ئیسلامی ئەوانیشە تەنانەت لە کوردستانە سەرمایە گوزاریەکی ئەو تۆیان نەکردە ئەمە ئامارەکەشی کە لێرا کە من هەنهان هێناومەتۆ زۆر زۆر بە ڕۆشنی ئەمە پیشان دەدا نکتەیەکی تر کە لە موردی سەرمایە گوزاریە مهمە سەرمایە گوزاری خارجی یا سەرمایە گوزاری دەرەکیە ئامارێکە خودی جمهوری ئیسلامی بڵاوی کردێتەوە ئەمە لێرا زۆر بە ڕۆشنی دیارە لە ئوستانی کوردستانە میزانی سەرمایە گوزاری خارجی سفرە یعنی هیچ نەوع سەرمایە گوزاریەکی خارجی لە کوردستانە ناکرێت بەنابەرین ئێمە لە طریقی ئەم دوودانە ئامارەوە کە من هێناومەتەوە ئەتوانین ئەم نەتیجەگیریە ڕاحەت بکەین ئەوش ئەوەیە کە ئەساسەن سەرمایە گوزاریەک لە ئوستانی کوردستانە ناکرێت نە لەلایەن دەوڵەتەوە نە لەلایەن مەسەلەن سەرمایە گوزارهای خارجیەوە هیچ شتێکی بەم شکڵە لەم اقتصادا ڕوونادا و هەروەکو باسیشم کرد میزانی سەرمایە گوزاری دەوڵەت لە ئوستانی کوردستانە لە ساڵە 1% کە بەڕاستی هیچ ناتوانێت کاریگەریەکی ئەو تۆی لەسەر اقتصادی ئەم بەشە لە ئێرانە ببێت دووەم شت کە لێرا مهمە کە بیهێرمۆ مربوطێتەوە بە مەسەلەی پیشەسازی پیشەسازی یاکو بەشی سەنعەت بە ئیسلاح ئەمیشە بازم فاکتۆرێکی مهمە زۆر بە ڕۆشن بە ئێمە پیشانەدا کە وەزعیەتەکە لەباری فعالیەتهای سەنعەتیۆ لە ئوستانی کوردستانە بە چ شێوەیە
ئامارێک کە لێرا وجودی هەیە ئێمە زۆر بە ڕۆشنی ئەتوانین پیشانی بین کە چ تعداد کارگاهای سەنعەتی کە 10 نەفەر تاکو 100 نەفەر لەوێ کارەکەن لە ئوستانی کوردستانە وجودی هەیە ئەو بە تعدادی ئەو کەسانەی کە شاغڵن لە بەشی سەنعەتیە لە ئوستانی کوردستانە چنێکە بەس بەنابەرین ئێمە لێرە لەم ئامار و ئەرقاماکە هەیە دوو شتمان هەیە یەکێکیان تعدادی کارگاهای سەنعەتیەکە کە تعدادی کرێکاری 10 نەفەر تا 100 نەفەریان هەیە دوومەکەیشی تعدادی ئەو کەسانەیە کە لە کارگاهای سەنعەتیە کارەکەن و شاغڵن ئامارەکە زۆر زۆر ڕۆشنە ئوستانی کوردستان کەمترین کارگای سەنعەتی هاتیە بە نیسبەتی باقی ئوستانەکانی تری ئێران و ئامارەکە بازم زۆر زۆر ڕۆشنە تعدادی ئەو کەسانەی کە شاغڵن لە کارگاهای سەنعەتیە کارەکەن لە ئوستانی کوردستان و تقریبا توانم بێژم ئوستانی سیستان و بەلوچستان یەکێکە و ئەم دوانە لە خواردترین ڕەدەی ئوستانەکانی ئێرانە قەراریان گرتە بە بڕوای من ئامە یەکێ لە ڕۆشنترین شتەکانە لە موردی اقتصادی ئوستانی کوردستان کە توانین تەعمیمی بین بە باقی ئوستانەکانی تری ڕۆژهەڵاتی کوردستانیش و ئەمە زۆر زۆر بە ڕۆشنی پیشانی ئەداکە ئەم دوودانە کە من باسم لێ کرد ئەمین لەواقام دوو فاکتۆرە یەکێکیان مەسلەی سەرمایە گوزاری دەوڵەت و سەرمایە گوزاری بەشی خارجی و هەروەها تعدادی ئەو کارگا سەنعەتیانەی کە وجودی هەیە و ئەو تعدادەی کە شاغڵن لە بەشی سەنعەتە پیشانی ئەدا کە سەنعەتێک لە ئوستانی کوردستانە وجودی نییە یعنی ئەگەریش هەیە زۆر زۆر زەعیفە و زۆر زۆر ناکارامەیە ئەمە بە نظری من فاکتۆرێکی زۆر ئەساسیە و زۆر بە ڕۆشنی ئەمە لێرا پیشان ئەدرێت کاک ماتەسەم ئێمە دیارە ماوە زۆرتر قسەی لەسەر بکەین ئامار وەرقامێکی زیاتریشتران هەیە پێم باشە ئالێرا ئێمە دۆسین یەک دوو پرسیاری چکۆلەم هەیە من فقط سەرم ڕێژەی بێکاریوانە لە کۆبوونەوەیەکی ترا لە دانیشتنێک و چاوپێکەوتنێکی ترا بەقی هێنەکانی ئیدامەدەین و پیشانێدن ئەگەر خۆت ڕازیبی وا بکەین من لە خزمەتانە دەرحاڵ زۆرم پێ باشە ینی فقط لە بیرمان بمێنێ کە دەرحاڵ ئەمانە فاکتۆری تر ماون کە زۆر بە ڕۆشنی پیشانی ئەدا کە وەزیێتەکە لە چی قەراری گرتە ئەمانەی کە تارعانەکە ئشاری پێکرا من ئالرا کۆی کەمەوە بەلەوەی کە جوای پرسیارەکانی ئێوە بمەوە کۆکردنەوە کە ئەمەیە کە دوو فاکتۆری گەورەی اقتصادی کەڵان وجودیان هەیە کە یارمەتیەما بدەن کە وەزەکە لەواقع تەزیە و تحلیل بکەین لەباری اقتصادی کەڵانەوە دانێکیان بێکاریە دانیتکەی تریشیان تەوەڕۆمە کە من پیشانمدا لە چ وەزیێتەکە قەراری گرتە فاکتۆرێکی تر کە من بەکارم هێناوە لێرە مەسلەی سەرمایە گوزاریە کە مهمترینەکەی سەرمایە گوزاری دەوڵەتیە کە من لێرا پیشانمدا کە سەرمایە گوزاری دەوڵەتی ئێران لە وستانی کوردستان ئەم ساڵانە 1% بووە و هەروەها لێرا پیشانمدا کە وەزعیەتی سەنعەت لە ئوستانی کوردستانە لە چ حاڵەتێکایە لە چ وەزیێتێکایە و بە پێم ئامارێشی کەرانەکە لەسەر شاشەی ئەم کەمپیوتەرە هەیە زۆر بە ڕۆشنی پیشانە دریە کە ئێمە لەباری مەسلەی سەنعەتۆ یەکێ لەو شوێنە زەعیفانە و ناکارامانەی کولی ئێرانی جا گەر بگەڕینەوە بۆ لای جەنابتان لە بینی ئەم کرێکارە بێکارانە کە باست کرد بەشێکی زۆر لە کرێکڕووەکەنە شوێنە سەنعەتیەکانی دەرەوەی کوردستان لەو ئامارە ئەم کرێکارانە شاملی ئەم ئامارە ئەبن یا ئەوانن وا نیشتەجێن لە کوردستان نەخێ شامڵی ئەم ئامارە نابن ئەمانەی کە ئێوە منزورتان لەواقع کرێکارانی فەسڵیە
ئەم کرێکارانی فەسڵیە کارەکان ئەوەیە کە فەسڵێک لە ساڵ کە ئەتوانن کار پەیدا بکەن لە شوێنەکانی ئەنجا تاران بێ، ئەسفەهان بێ، شیراز بێ، مەسەلەن یا شوێنەکانی تر بێ هەڵەسنەچین بۆ ئەوێ وەگەڕێنەوە بۆ لەواقع کوردستان. ئەتوانم بێژم کە ئەم ئامار و ئەرقامە جوزی ئەوە نابێ، ئەمە ئامارەکە لە رابطە لەگەڵ مجموعەی ئەو کەسانەیە کە لە کوردستانە نیشتەجێن و کارەکەن لە کوردستان. مەسلەیەکی تر مەسلەی پیشەسازیە، بەشێکی ئەلبەتە خۆ تەبعەن سەرمایەدار و ئەوانەی وا سەرمایەکی وا زۆر گەوریان بێ بۆ بیانەوێ سەرمایە گوزاری بکەن لە کوردستان شاید هێزگار زۆر نەبن، بەڵام بەشێک بۆ ئیتمینانی زیاتری پێشچوونی سەرمایەکان لەوە چه سەرمایەکان ببنە دەرەوەی کوردستان، یعنی لە ناو خۆدی کوردستانە سەرمایە گوزاری نەکەن، بەڵکو ڕەونەق و گەشەی سەرمایەکان لە دەرەوەی کوردستان شاید بەرچاو بێ. لەم ئامارانە ئەوە پیشەن نەدراوە. ئەرز بکەم ئەدامەی ئەم بەحسا کە کرێ دواترەکەی بیکەین، بەڵام لێرە جێخۆیەتی شاریش پێ بکرێ. لە کوردستانە وەختێک ئەمنیەتی اقتصادی ئەتوانێ وجودی بێت بە بڕوای من کە دەوڵەت سەرمایە گوزارێکی تایبەتی بکا لە کوردستان. یعنی ئەگەر دەوڵەت سەرمایە گوزاری نەکا لە کوردستانە، سەرمایەی کوردستان یعنی ئەوانەی کە سەرمایەدارن لە کوردستانە سەرمایەکەیان ئەبەن بۆ بەشی مەعامەڵەکردن، بۆ بەشی بازرگانی. یعنی ئێمە ئەوڕۆکانەیە لە کوردستانە ئەمە ئەبینین کە لەعانەکە مەسەلەن فراکەی تێدادێکی زۆر سەرمایە گوزاری گەورە هەن لە شوێنێکی وەکو بانە یا مەریوانە کە شوێنێکی مەرزیە و ئەم بازاڕەی کە پێژن بازاڕی ئازاد ئەمە لێرا دروست بووە و ئەمانە زۆرتر تەرغیب بەکرێن و تەرغیب کراون بۆی کە سەرمایەکان لە بەشی مەعامەڵا دابنێ، جنسێک شوێنێک و بێرن، جنسەکە لە شوێنێکە بفرۆشن، ئالێوا قازانجێکی گەورە بکەن یا قازانجێ بکەن و مەسەلەکە تەواو بێ. بۆ ئەوەی کە سەرمایە گوزاری بکرێ بەر ئەساسی ئەوەی کە بتوانێت ئێدامەکاری بێ، بتوانێت تەولیدێک ڕێبخا، بتوانێت شتێ بێت کە شتەکە ئەتوانێت مەسەلەن فەرزکەین تو بێژی ئەمە فعالیەتێکی اقتصادیە کە لە عەرسەیەکە ئەمە زۆر زۆر کەمە بەڕاستی. و ئەو من ئەتوانم بێژم مەسەلەکە ئالەم بابەتۆ بە دەرەجەیەکی زۆر سیاسیە، ڕەبتی هەیە بە سیاسەتەوە بەڕاستی. ئەوش ئەوەیە کە لە کوردستانە ئەو ئەمنیەتە سیاسیە نییە کە کەسێکی کە پۆڵی هابەدەسۆ تەرغیب بێ بەوەی کە بێت مەسەلەن بێت کارخانەیەک دابنێت، شوێنێکی تەولیدی دابنێت. ئەم شوێنە تەولیدیانە هەن بەڵام دانەدانن، زۆر زەعیفن، زۆر چکۆلن. ئەوەی کە زۆرتر دەرحاڵ سەرمایە گوزاری کوردستانی تەرغیب کردە کە سەرمایە گوزاری تیابکە مەعامەڵەیە. کاک مەعتەسەم، کاتی بەرنامەمان خەریکە دێتە کۆتایی. لە بەرنامەی داهاتووە ئەچینە سەر ئەو ئامارانەوە ئێوە هەتانە و هیوادارم بتوانین بە تەری تەسەلی زیاتر قسەی لەسەر بکەین. هیوادارم تا بەرنامەیەکی تر حتمەن یەک ببینینەوە. زۆر سپاس بۆ ئەو ڕۆکە توانیمان لە هەموو ئەو شتانەوە ئێوە کارتان بۆ کردو زەحمەتان بۆ کێشای سادە بکەین. زۆر سپاس. بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە، بەم جۆرە هاتینە کۆتایی بەشی یەکەمی بەرنامەی مصاحبە لەگەڵ دکتۆر مەعتەسەم لەسەر وەزعیەتی ئابووری ڕۆژهەڵاتی کوردستان. تا بەرنامەیەکی تر و دیدارێک و دیالۆگێکی تر ماڵەوە.